سلااوەڕێ منمە بەس بەعادی مژڕاو محەممەدم ئەمە یەکەم پرۆگرامێکە منمە بەس پێکەوە دەردەکەین و یەکەم کارشمانە بن پێکەوە لەم کارشمانە کارێکی تەواو جیاواز و سەرسوڕهێنەرە یعنی ئامانسمان ئەوەیە کە کۆمەلگا تێبگەینین چەند شتێک بکەم باشە بۆ کۆمەلگا وەی وا دەرەم پرۆگرامە باستنی شێوە بناسرێت و قەتشی زیاتر پشگیری مام بکات و ئێوە ئێمە دەکەین سەرەتایەکە بۆ دانانی پرۆژەکەمان و گەورەکردنی پرۆژەکەمان ئەمە تەنها بەناوبانگبوون نییە بۆ ئێمە ئەمە تەنها ئامانسمان ئێوە نییە کە ئەوەی بینێت دڵخۆشکەین باڵکو ئامانسمان ئەوەیە کۆمەلگایەکی ڕاستی بەرهەم بێن ئامانسمان سەردەخانەیە کە بۆ سەر لێوی بینەران ئەمە یەکەم پرۆگرامان دەبێت هیوادار بەشەیەکی باش بڕوات و وا بەدڵی ئێوەی ئازیز بێتن بەردەوامش دەبن دڵنیابن لەوەی کە کاری زۆر سەمیزڕاکێش و جوانتر لە ڕێ دەبێت وە دڵنیابن لەگەڵ کاکەمە بەستی خۆشەویستە چاوەڕوانی چەندەهاشتی زۆر جیاوازم لە کەناڵەکەی ئەو لە کەناڵەکەی منشدا هیوادارم تا کۆتایی ڤیدیۆکە بینەری ئەم پرۆگرامە بە ناوی لەگەڵ تۆ بەشدار بوویەکمان لەگەڵا پرسیارێکی دەکەی ئامادەی پرسیارەکەمان ینی گشتیە وەرزشی و مێژووی تێدایە دەرهێنەری فلیمی تایتانیک چییە؟ ئاسانکاری تێدایە کریستۆفەر نۆلان جەیمس کامێرۆن فرانک دارابۆنت یا ستیڤن سپیلبەرگ ئاسانکاریەکاری ژەزەوەلاگە حەز بایی یەکەم بوو یەک ناوە لە ڕاست نییە داخەوە دیارێک وەرزشی نییە با پرسیارەوە شتێدا پاڵەوانی دووەم مۆندالی جیهان چێ بوو؟ کرواتیا ئۆرۆگوای بەرازیل ئەرژەنتین ئیتالیا بەرازیل داخەوە وەڵامەکە ڕاست نییە سوپاس لە زانیاریم دیارە لە هیچ نییە چۆن بکە ئێستا ئەو شتێت هەستێکی چت بۆ ئەوە نەک هەستەوە ئەرکێکی نیشتیمانیە نەک لە سەرەتا مرۆڤایەتی نەک بەست مرۆڤایەت بەڵکو ئەرکێکی نیشتیمانیە لەسەر من لەسەر هەموو تاچیش کۆمەڵە شوێنە گشتیەکان بە ئەرک و ماڵی خۆی چۆن ماڵ خۆی باقش ڕادەکەیت بەسمانە بگە پرسیارەکەی نەزانی وەرکو شتێکی جوانتری کرد کە ئەویش پاکردنەوەی ژینگە بوو دەستخۆش بێ دەستخۆش لێ دەکەین زۆ سپاس کاتت باش ڕاست باشە سپاسەکە پرۆگرامێکوانەیە پرۆگرامی پرسیار و وەڵامە پرسیار لێ دەکەین و وەڵامەکەش لێوەردەگەین پرسیار دەکەم ئایا ئەم کەسە دەناسیت کە وێنەکەی لەسەر $100 هەیە؟ چوار هەڵبژاردن دەدەمێ جۆرج واشنگتن ئیبراهیم لینکۆڵن بنجامین فرانکلین جۆن ئادامس یعنی ئەم کەسە چییە؟ توانی دیبارێکیەوە؟ ئۆکێ جۆرج واشنگتن بنجامین فرانکلین ئیبراهیم لینکۆڵن جۆن ئادامس با ئیبراهیم لینکۆڵن وایە؟ وەڵام بەداخەوە دا لێوە دەکەین بە هەمان شێوە تۆش ئێستا پرسیارێک لێمە دەکەین ئەگەر ئێمە منش نەمزانی بە هەمان شێوە منش چالەنجەکە لەگەڵ ئەنجام دەدەم باشە؟ ئەتوانین ئێستا پرسیارێک بکەیت پێ کۆماری کوردستان ساڵ 1946 ساڵ 1945 ساڵ 1947 ساڵ 1945 ساڵی 1945 دامەزرا ساڵ 1946 بەڵە هاوڕێنی خۆشەویست ئێستاش بەداخەوە چالەنجەکەشم دۆڕاند بەڵە هاوڕێنی خۆشەویست بەداخەوە چالەنجەکەشمان دۆڕانێەوە بەڵام ئێستا چالەنجەکە ئەنجام دەدەین و ئەوەش خاوێنکردنەوەی ژینگەی نیۆپارکەکەیە و لەگەڵمان بن چالنجە ئامانجمان تەنها لەوە بوو ژینگەی کوردستان بپارێزین هەمومان ژینگەی کوردستانمان خۆش بێت و هیوادارم سوودێکشمان بە تۆ گەیاندرێت بە پرسیارەکانمان یاخود بە چالنجەکەم ناتوانێت بێتمان شتێک بە تۆی هاوڵاتی بگەێنین زۆر سپاسان دەکەم سەرەتا بۆ بەرنامەیە جوانە
بەڕاستی شتێکی زۆر جوانە هەر لۆ خۆم کاتی کەس دەکەم گەنجەکانمان خەریکی کارێکن هەوڵ دەدەن لە بۆ کارەکەەوە لۆ خۆم دڵ پێ خۆشی کارەکەتان بەڵە هاوڕانی خۆش لەگەڵ ما بنە بۆ زین چیەکە دەبینین و فەرم با دەست پێ بکەین. سەرتام کاتت باش کاتت باش ئەمە لە بەرنامەش دەکەین پرسیار لێ دەکەین نەزانی ئەوە چاڵنجێکی پێ دەکەین ئەوش پێکەوە ژینگەی خاوێن دەکەین ئەگەر تۆ شەماش شێوە پرسیارمان لێ دەکەی ئەگەر نەزانی پێکەوە کار ئەنجام بدەین. پرسیارێکمان هەیە دەڵێ دامەزێنێنی سایتی ئەمەزۆن چێە؟ ئاسانکاریمان هەیە جاک مای، جێف بیزۆس، ئەلێکس فێرگەسۆن یان بیتل گەیتس. جێف کێ بوو؟ جێف بیسۆس. ئەفسان جێف بیسۆس. بەڵێ وەڵامەکە ڕاستە تۆش باماشەوە پرسیارێکمان لێکە ئەگەر نەمازانیەوە چاڵنجەکەمان پێ دەگەی پرسیارێکمان لێک و ئاسانکاری دابنێرەوە. پرسیارێکە لێکم دابن بە پرسیارێکی لێکم بە ساڵی 1998 مۆندیال لە چی وڵاتێک کرا و کام وڵات مۆندیالەکەی بەدەستێن؟ یعنی پاڵەوانی مۆندیالەکە پاڵەوانی مۆندیالەکەی ئاسانکاری تێدا؟ فەڕەنسا بەرامبەر بەرازیل بوو وەڵامەکە یەکەم ڕاستە کێشە نییە ئێستاش پێکەوە دەچین ئەو ژینگەکان دەکەین. کۆمەڵە گەنجانێکی وەکیوا بینم زۆر خۆشە بم کە کۆمەڵە گەنجێکی هەیە لەم کوردستانە گوێ بە خۆمانەدا گوێ بە دارستانەکانمانەدا گوێ بە باگوور خاوێنیەدا چکە تۆ هەر شتێک بەجێ ئەڵی فڕی ئەدەی ئەو شتەوە نییە بچێت ناوتەنەگەی خۆڵەکەەوە هەبەیەکێکی تر بێ لەجاری تۆ هەڵی گرێنی فڕیداتە ئەوە وجا ئارکەکانی شارەوانی دەتوانین ئاسانیکەینەوە وەکو ئێمە مرۆڤن لە جیاتی بڵێ جاری وایە نازناوی ناشمیشان بەکارێنێت پێڵن کە ناز پێڵن فڕاش پێ ئەڵێن بەنگەلادیشەکانی شتێکی زۆر زۆر ناشتنی ئەمە لە هەندی وڵاتە سم پێ ئەو تێک گوڵزاریانی تۆ هەر شتێک بەدەستێ پاکت بخی ئاوە 5 دقیقە توانی ڕی پێ بکەیت تەنەوەی خۆڵەکە دۆزیت و فڕی ناوتەنەکەی خۆڵەکەەوە یعنی کاتێکی زۆریش لێ ناکوژێ باکێدی ئەو ژینگەی خانج دەکەیت و هەر ئەو ژینگەیە کە خۆت تێدا دەژی باکێدی سوڵەم هیوادارم پرۆژەکانتان بەردەوام بێ هیوادارم گەشی پێ بدەن ئەگەر ئێستا گروپێکی 3 نەفەرین بنە گروپێکی 30 نەفەری بۆ داهاتوێکی زۆر زۆر جوان بۆ ئەم کاتتان باشمەڵم باشە سپاسەکەم ئێمە لەگە پرۆگرامێکەوە لەگەڵتانی پرۆگرامەکەش پرسیارە وەڵامە ئایا ئامادەن بۆ پرسیارەکان؟ پرسیارەکەمان بەرهەمهێنەری فیلمی تایتانیک چییە؟ ئەزانن؟ پرسیارش پایتەختی ئەفریقای باشوور کوێیە؟ کابول، هاڤانا، لیما و جۆهانسبێرگ. کابول؟ بەداخەوە ببوورە دەتوانێت ئێستاش بە هەمان شێوەیەوەش پرسیارێک لە ئاڕاستنی بکەنەوە بە ئارەزوی خۆتانش حەز لە چ بابەتێک هەڵی بژێن لەو بابەتە پرسیارێک لێکە باشە؟ وڵاتی هایتی هەڵبژارنی هەیە؟ بێزی کورد نابڕا کواسە کواسە بەداخەوە باشە هاوڕێنی خۆش ئێستاش ناچارین کە پێکەوە ئامادە بین چاڵنجەکان ئەنجام دەین لەگەڵ ئەو هاوڕێنیە ئەوە ژینگە خاوێنکردنەوەیە و فەرمون با دەست پێ بکەین. سپاسانەکەین هاوڕێنی خۆشەویست بۆ ئەنجامدانی ئەم چاڵنجە لەگەڵمان ئێمە تەنها ئامانجمان لەو چاڵنجە ئەوە بکە بە هاوڵاتیانی خۆشەویست ڕابگەینین کوردستان مفتی هەموومانە و دایکی هەر هەموومانە پێویستە هەموو مێمان بیپارێزین دووبارە زۆر سپاسانەکەم ئایس ڕەخنەیەک یا شتێکان هەیە بۆ کەناڵەکە زۆر سپاسانەکەم پاتانەکەم کاتە باش سپاس پرسیاری دەکەین گەر پرسیارەکان جواب داوە تۆزتان پرسیارمان دەکەیتەوە بەس چاڵنجێکمان هەیە لەو چاڵنجەیە دەبێت یعنی بۆ ئەرکێشتی نیشتیمانی دەبێت بۆ سەندەقەیەک پاکخانەی ژینەکەمان ڕات پرسیاریەکەمیشمان دەڵێ ئەو کەسەی کە وێنەکەی لەسەر سەکۆداری ئەمریکی هەیە چییە؟ ئاسانکاریشمان هەیە یەکەم جۆرژ واشنگتۆن
دوم ابراهام لينكولن سيم جامي فرانكلين چوارم جون ادمز او یکم جون واشنطن اكيد ورا جورج واشنطن يا جاي فرانكلين هلا سد دولار كان يسراوا فرانكلين يسراوا او تواني توش بسعرك مالك كرب ما زاني یارمەتی دەدەین لە چاڵنجەکە. سیارەکەی ئەوەیە دراوی وڵاتی یابان ناویچێت. دراوی ئەومان یاسەکاریمانەیە؟ بەڵێ. ڕۆبن، یۆڕۆ، یەن، دۆلار. یەن. بەرەوەی خوێندومان. ئێستا بۆ چەند دەقەیەک ژینگەی ئەو یعنی ئەو کۆمەلگەیە پاک دەکەینەوە ئەگەر لەگەڵمان بی باشە. خۆ لەسەر ئەم ڕۆژێ ئێمە لەسەر ئەم کارە ئێمە جوانە شی باشە هیوادارم بەداوام بن شکر هەڵبەدار هیوادارم پشتگیری پرۆگرامەکەمان بن و با لایکردن بە شێرکردن باش شتێک بێ بتوانن پشتگیری ئێمە بکەن و تاوەکو بەردەوام بین و پرۆگرامی زیاتری لێ دروستکەین و هەروەها ئەم پرۆگرامە بە چەند سنسیرەیەک تێپەڕ دەبێت هەر ئەڵقەیەکی ئەو پرۆگرامە لە کەناڵێکی تایبەتدا بڵاو دەکرێتەوە بۆ نمونە ئەم ئەڵقەیان لە کەناڵی مەبەستدا بڵاو دەکرێتەوە ئەوە ئەڵقەی دووەمش لە کەناڵەکەی مندا بڵاو دەکرێتەوە لینکی و کەناڵەماندانەیە کە ئەڵقەکانی داهاتوی تێدا بڵاو دەکرێتەوە ئەمە تەنها بەناوبانگون نییە بۆ ئێمە ئەمە تەنها ئامانسمان ئێوە نییە کە ئەوەی بینێر دڵخۆشکەن بەڵکو ئامانسمان ئەوەیە کۆمەڵگایەکی ڕاستی بەرهەم بێنین کۆمەڵگایەک بەرهەم بێنین کە هەموو کەس دانس فێڕی دووبارە دەکەم ئەو قسەیە هیوادارم تا کۆتایی ڤیدیۆکە بینەری ڤیدیۆکە بن و وە چێژێک هیوادارم تا کۆتایی ڤیدیۆکە بینەری ڤیدیۆکە بن و هیچ ئەوە نییە کە ئێوەی ئامانسمان ئەوەیە کۆمەڵگا ببڕە ئامانسمان یەکرا ڕابینە $100 نییە کەخۆتە ڕاکە بە قەسی چێ نای چێ ماباس چێنکەم $100 چێ ئەڵاوەی زەرەری کردە باشە تەزیر بوو باوێ لە شەڕاتینەوە دایەوە شەڕەکەمان تەواو کرد گەڕاینەوە لاتان لا ڕاستە ئەرێ تەزیرە؟ والله تەنزیل نەبووە ڕێگەم دای عەردە بەحەڵ تەزیل نییە تەنزیل